ڕووداوێکێک لەو ڕووداوە نەخوازراوانی ساڵانە لە هەرمی کوردستان ڕوودەدات ڕووداوەکانی خنکانن و کوردستان سەرڕای ئەو سروشە جوانی کە هەیەی بەڵام بەداخەوە ساڵانە بەهۆی ڕووکردنە ناوچە گەشتیاریەکان و ئەو شوێنانی کە ئاوی لێیە دەبیستین کە زۆرێک لە هاوڵاتیان کەس و کاریانیان کەسێکیان دەخنکێت ئەویش بەهۆی ئەوەی کە ئێمە نازانین ڕێکارەکانی خۆپاراستن لە خنکان بە چی شێوازێکە و ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی خۆپاراستنیان پارێزگاریکردنە لە خنکان ئەمانەوەی تیشک بخێنە سەر ئەوەی کە تا چەندێک گرنگە ئێمە زانیاری و شاریمان هەبێ سەبارەت بۆ شوێنەی مەلەیتیاکەین و ئەو ڕێکارانە چین کە پێویستە ئێمە بگرینە بەر پێش ئەوەی بچین مەلە بکەین کۆمەڵێک زانیاری و ڕێنمایی گرنگ لەلایەن ڕاهێنەرێکەوە لەم تەوەرەدا دەخینە ڕووی بۆ ئەوی ئەزیز و خۆشەویست کە بە میوانداری بەڕێز مامۆستا نەجمەدین شێخ نەسرەدین سەرۆکی یەکێتی یاریە ئاویەکانی سلێمانی باس لەم تەوەرە دەکەین. مامۆستا نەجمەدین بەخێر بێ سپاس بۆ ئامادە. وەکو باسیشم لێوەکە کوردستان سروشتێکی زۆر جوانی هەیە بەڵام بەداخەوە حاڵەتەکانی خنکان ئەبیستین. ئەم حاڵەتانە زۆرن و ساڵ بە ساڵ زیاد دەکەن یان ئەوە تا ڕێژەیەکی دیاریکراو هەیە؟ وەڵێ ئەم کاتان باشم کاتی هەموو بینەران باش. حاڵەتی نەخوازراوی مەلەوانی و خنکان لە چەم ڕووبارەکاندا لە حاڵەتەوە بۆ بەدیاردە بەداخەوە ساڵانە ئامارەکانی خنکان لە هەرێمی کوردستان ڕێژەکەی بەرەو سەر و بەرەو سەرتر ئەچێت کە ئەمەیش پێمان ئەڵێ کە ئێمە ئەبێ ئاگادار بین لەو شوێنانەی کە ئەچین بۆ مەلەکردن بەداخەوە ئەو زیاتر ئەو کەسانی کە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن بۆ سەفرەکردن و بۆ حەوانەی خۆیان کێنە ئێرە کاتێکی خۆش بەسەر بن کاتەکەیان لە خۆشیەوە ئەبێ بە ناخۆشی. هۆکارە هەرە سەرەکیەکانی خنکان لە چەم و ڕووبار و ئەو بابەتەی ئاویانی کە هەیە لە هەرێمی کوردستانە ینی بابەتە هەرە سەرەکیەکان بە پێی ئەو بدۆدە چوونی ئێوە پێوەی کە ئێوە خۆتان لە بوارەکە ئیشەکان چییە؟ هۆکارە گشتەکانی خنکان لە چەم و ڕووبارەکاندا نەزانینە لە مەلەکردن، نەزانینە لە فریاکەوتنی کەسەکە، نەزانینە لە قۆڵی لێژی ساردی ئاوەکە. ئەمەش کە ئەم حاڵەتانە پەیڕەوی ناکەین و دەبێتە هۆی خنکان لە ئاوەکانن. حاڵەتی تریشمانەیە کە ئاوەکە قوڵە شارەزانی لە شوێنی ئاوەکە خۆت هەڵەدەیت سەرت شانت پشتت بەرتەنێکەکەوێت لە ئاوەکە ناتوانانی بێتە سەرەوە. حاڵەتێکی تر ئەوەیە کە بە شێوازێکی ئەکادیمی ناتوانین مەلە بکەین، ناتوانین ئەو لاقە و قووەت و توانای کە هەمانە پێی بڕۆین و پێی بگەڕێنەوە. حاڵەتێکی تر ئەوەیە کە زۆر ڕوئەدا بەداخە ئەوانەی کە ئەخێن جلوبەرگی مەلەیان لەبەردان نییە. تۆ بە پانتۆڵێکی کابەوە مەلە ئەەکەیت هەر 100 مەتر 150 مەتر هەرچەند بەلەوانی 500 مەتر توانی بڕۆی. بۆیە ئەمانە گرنگەکە بگێت بە تاک بە تاگی ئەم کۆمەڵگە ئەو ئەوانەی کە ساردن خوڕن بۆ مەلەکردن ناشن. حاڵەتێکی تر ئەوەیە کە حاڵەتی کوتوپڕ بەگیرۆسانی ماسوولکەی لەش و پشت و ڕان کە زۆر ڕوئەدات لەگەڵ سەکتەی دڵ کە ئەبێتە هۆی بورانەوە و یاخود زەختێکی زۆر لە خۆ دەکەی هەڵگەڕانەوەی زمان ئەمانە ئامی هۆکارن بۆ ئەوەی کە حاڵەتی نەخوازرا ڕوو بدات. کاک نەجمەدین باسی زۆر هۆکارت کردی چلانە جلی مەلە وەڵام حەزەکەم لەسەرەوە بۆستینی ینی فەرقی چییە گەر بۆنە من بە شڕواڵێکەوە تاک شڕواڵێکەوە جاران تەڕیانە کرد و هەواشیان تێکرد بەوە یا بە پانتۆڵێک بە کابۆیەکە و بە کراس و چوزان بەمانە مەلەکەی لەگەڵەوەی کە فەرمووت ئەبێت جلی لەمە جیاوازی چی ئەم دوانە؟ بەڵە جلی مەلەکردن ئاو هەڵنامژێت ئاو ناگرێتە خۆی قورس سوکترە قورس نابێت. تۆ وەکو خۆت فەرموو بە شەڕواڵەوە بە پانتۆڵەوە کە مەلە ئەەکەیت ئەمە قورس ئەبێت ئاو هەڵەمژێت ئەبێ خۆت ئەکەوێتە حاڵەتێکەوە ئەوی ئەبێ بەبار بەسەرەوە بۆیە ئەمە چەندی جار دووبارە بۆتەوە داخەوە. زۆر باشە باست لەوە کرد هەندێک کەس نازانن مەلە بکەن سەرڕای ئەوەی کە ئەمە زۆر زۆر ینی هەڵەیە کە کەسێک مەلە نەزانێت بەڵام کەسێک شوانەیە مەلە ئەزانن بەڵام ڕەنگە مەلایان لە مەزبەحێکا کرد بێ ئاوێکی شوێنێکی چەسپا و ڕێک و ئەها وەکو بتێنێت وەکو ئاوی چەم نییە وەکو دەریاچەیەک نییە بێگومان جیاوازی هەیە ئەمە تا چەندێکە بێتە هۆی خنکان هۆی هەموو مەلەزانێک نابێ بە مەلەوانێک بڵێ زۆرترین مەسافە مەلەکات مەزبەحیش مقارە ناکرێت بە بەحرەکان خۆی ئەم حاڵەتە کە من لە مەزبەحەکە مەلەکەم زۆر زۆر دوور و درێژ بە 25 مەترە ئەمە
بنی ئاوەکە دیارە ئاوێکی ڕوون و جوانە جیاواز لەوەش هەموو مەلەوانگەیەک ڕزگارکەرێکی ژیانی لێکە قاوەنی شعاتی باوەڕ پێکراوی ئیکتیاری ئاوەکانە هەر حاڵەتێک بێت و ئەچی بەهانایەوە ئەم مەلەی کە لەم مەلەوانگەکانە ئەیکەیتیا مەلەیەکی کەم ئەیکەیتیا خۆت با بڵێن مەلەیەکی عەشوایی فێر بوویت هی ئەوە نێتەوە بتوانیت لە چەم ڕووبارەکانی وەکو دوکان و ئاوە گەورەکانی ئەم کوردستانە مەلەی تیا بکەیت تۆ ئەڕۆیت ئەگەر بە شێوازێکی ئەکادیمی مەلە نەکەیت ئەڕۆیت هیلاکە بیت زەخت لە ماسوولکەت ئەگەی ماسوولکە تووشی بە گیرۆسان ئەبێت ئەگەر ئەکادیمی نەبیت ناتوانی خۆت ڕزگارکەیت و تووشی حاڵەتێکیش ئەبیت و ئەمەکە لەو گرنگترە کە تۆ ئەچی بۆ کەسەکە بەداخە ئەو حاڵەتانی کە لە کوردستانی خۆمانە ڕوو ئەدا کە عەتف زاڵە بەسەرمانە لە کەسێک بێ بە دوو ئەبێ بە سێ ئەمەش هۆکارەکەی ئەوەیە کە ناتوانین نازانین بە شێوازێکی ئەکادیمی بچین بۆ کەسەکە بەهانایەوە ڕەنگە لەو حاڵەتا کە تۆ کەسێک تووشی حاڵەتێکە بێت چاو بگێڕی شتێکی بۆ هەڵبەی تەختەیەک دارێک زۆر لەوە باشترە کە خۆت بچی بووی زۆر باشە باست لە ئەکادیمی بوون کرد من حەزەکەم لەسەرمە پرسیار بکەم بۆ نمونە لە چەمێکە کاتێک تۆ هیلاگەبی جیاوازی چێ لەوەی کەسێک بە ئەکادیمی بە زانستی فێر بووە مەلە بکات چۆن ئیسراحەتەکە چۆن ئەگەر هیلاک بوو هەر لە ئاوەکە بمێنێتەوە هیلاکی خۆی دەرکا و بتوانێت وردەوردە بێتەوە لەگەڵ کەسێک کە نازانێت هەر خۆی هەڵاتە ناوی کاتێک هیلاگەبی تر ناتوانێت بگەڕێتەوە کۆتایی پێدێ کەسی ئەکادیمی ئەو تاقە و گیاقەی کە هێتی بەشی ئەەکە تا چەندێک پێ بڕۆ تا چەندێک بگەڕێتەوە ئەگەر تووشی حاڵەتێکیش بێ ئەو کەسی کە ئەکادیمیە تووشی بەگیرۆسانی ماسوولکەی ڕانەبێ ئەتوانێت بە پەلەکانی سەرۆی بەدەست بە سنگەمەلە با بڵێن ئەتوانێت خۆی ڕزگارکە بەڵام ئەو کە یاخۆ تووشی بەگیرۆسانی ماسوولکەی پشت و شان دەرچوونە بێ بە قاچەکانی ئەتوانێت خۆی ڕزگارکە ئەمە جیاوازیەوەی لەگەڵ مەلەکردنێکی عەشوایە تۆ بە شێوازێکی عەشوایی مەلەکەیت تووشی بەگیرۆسانی ماسوولکە بێت ئەشڵەژێت ناتوانانی خۆ ڕزگارکەیت یعنی ئێمە ساڵە نابین لە تەمەنە جیاوازەکانە تووشم حاڵتە نەخوازراوە بنەوە بەڵام ئایا ئێوەکو کەسانێکی ڕاهێنەر لە بوارەکەیە و شارەزە ڕێنمایی ئەوواکەن هەموو تەمەنێک کوچێتە ناو ئاوە بۆ نە کەسێک نەخۆشە کەسێک زۆر تەمەنی مناڵیان بە ساڵات چۆ ئەمانە ئەگەری زیاتر مەترسیان نییە بۆ حاڵەتەکانی خنکان خۆی لە لای خۆمان کە ئەڵەی مەلە لە مناڵێکی کۆرپەلەوە سوودی هەیە هەتاوەکو ئەچێتە سە ساڵ بەرەو سەریش بەڵام ئەوانەی کە نەخۆشن ئەچنم شوێنێک زەخە زیاتر لە خۆیەکەن فشاری خۆیان بەرزە بێتەوە بە هەمان شەوە بۆ مناڵەکان کە ڕەنگە لە ماڵەوە لە حوزێکی ماڵەوە بتوانێت تۆزێ مەلەکە ئەمە بڵێ من فێری مەلە بووم بچێتە قوڵایەکەوە تووشی حاڵەتێکی نەخوازراوە بێت ئەمانش هۆکارێکی زۆر سەرەکین کە مناڵەکانمان بیانێرینە فێرگەکانی مەلەوانی ئەم شاری خۆمان زیاد لە 15-20 فێرگەی کوڕان و کچانی لەیەکە ئەتوانی فێری مەلێکی بە شێوازێکی کاریمی ئەو ترسەی کە بە هەموو تەمەنی لەگەڵای بێ بچێتە دەرەوە بۆ سەفرەیەک تو ئەتوانی بە 10 ڕۆژ 15 ڕۆژ نەهێڵی و ئەگەری خنکانیش بە ئەگەرێکی زۆرەوە بە ئەگەرێکی زۆرەوە هەر مناڵێکە لە ئەکادیمیەوە فێری مەلە و لە ئەکادیمەکان و دەرچوو بە تەئکیدی ئەبێ بە مەلەوانێکی زۆر باش کە هەر فێری مەلە ناکرێ فێر ئەکرێ خۆی ڕزگارکە فێر ئەکرێکە تووشی حاڵەتێک بوو چۆن خۆی زاڵ بێ بەسەر حاڵەتەکە و نێڵێ تووشی حاڵەتێکی نەخوازرا کاک نەجمەدین پندێکی کوردیمان هەیە ئەڵێ گۆم تا قوڵ بێ مەلەی خۆشە بە زۆر بزانم بۆ ئەوانەی کە مەلە نەزانن گۆم تا قوڵ بێ خنکانەکەی ئاسانترا ئەوە چۆنە بەڕاست خۆی مەلەکردن لە ئاوی لە گۆم و لە شوێنی قوڵا خۆشترە تاوەکو لە تەنکای چونکە چڕی ئاوەکە لە ژێرەوە زۆرترە بەرەو بۆ کەسەکە ئەمە ژوە ئەکات کە زۆر مەلەیەکی زۆر کا و هیلاکیش زۆر بەکەمی هیلاک بێ بۆیە کە ئەڵێن گۆم تا قوڵ بێ مەلەی خۆشە ئەوەیە مەسەلە هەر بە فعلی بۆ مەلەوانێکی باش تا قوڵ بێ باشترە چونکە چڕی ئاوەکە زۆرترە بۆ تاوەکو تەنکایەکە ئەمەش هۆکارێکی باشە بۆی کە کەمتری هیلاک بێت باش یەکێک لەو هۆکارانەی دیکەی خنکان کە جەنابەت ئاماژەت پێ نەکرد من وەک پرسیارێکەکەم چونکە من خۆم دەردێڵێ مارانگەستەی ئەو بابەتەم برایەکی خۆم بۆ هۆیە کۆچی دوای کردووە لە ساڵی 2011 تا چەند تێکدانی ژینگە و با بڵین شێوازی سروشتی ئەو چەم و ڕووبارانەی هەمانە چەمێکمان هەیە با بڵین ئەوانەی کێشی خەساڵە و چەولمەکەن چەمێکە تۆ 2 مانگ لەمەوە پێشچووی مانگێک لەمەوە پێشچووی سیرەکەی
متری قوڵە متر و نیوە قوڵە مەلەی تیاکەی نازانی ئەم چەمە ینی سروشتەکەی گۆڕاوە غەسالەکان چاڵیان لێ هەڵکەنووە قوڵ بۆ 3 متر و 5 متر و ئەوانە تا چەند ئەم تێکدانی سروشتی چەم و ڕووبارانش خەڵکی تیا خنکاوی چەکە لە گرفتەکان حاڵەتی خنکان لە لای خۆمان زیاتر لە غەسالەکانیش ڕوو ئەدات چونکە وەکو خۆت ئاماژە پێکرد فەرمووت شوێنەکە من ئەمڕۆ ئەڕۆم شوێنێکی تەنکە مانگە مانگونی 2 مانگی تر ساڵێکی کە ئەگەڕێمە ئەو شوێنە ڕووی مەلەی تێدا ئەەکەی هەروازانی وەکو پێشوایە تۆ ئەچیتە خوارەوە شوێنی غەسالەکان خەڵک بۆیە ئەوان لەو شوێنانە غەسالەدانێن قومە لمە تۆ ئەچیتە ناوی ئەگەڕێتەوە بۆ ئەو خاڵی کەوتمان نەشارەزایی لە شوێنی مەلەکردن کە ئەچیتە ناوی توانات نییە قوتێکی واد نییە تۆ کە چیتە لەم زیاتر بەرە خوارەی ناتوانانی سەرکەویتەوە ئەمە هۆکارێکی سەرەکیە کە تێکدانی شوێنی مەلەکردن و ژینگەکەمان جاریوە بۆ چون بۆ سێراوتیانە نچنە ئاکەوە کارەباتانگرێت لەبری مانتۆریتیانی مەش بۆ کێشەی بەڕاستی هەمووی هۆکارە ئەو شوێنانە کە حەفرن یاخود غەسالن یا تەلی تێ ئەەکەن یا وەکو خۆستەر ماتۆڕی تێ ئەەکەن ئەمەش هۆکارن بۆ ئەوی بەس تا ئیسا لەم چە ساڵی ڕابردووە بەرگوێم نەکەوتۆ یان نمبینەوە بڵێن بەهۆی کارەباو بۆ بوونی ئەوەی کە قومە ئەچیتە ناوی ئەنیشی تۆش مەلەوانێکی باش نیت شارەزادنی لەوەی کە ئیسە مەلەوانوانێ هەردوو قاتیشی کە لە بچەکە توانێت خۆی ڕزگارکە دەستیشی بەسێتەوە ئەتوانێت خۆ ڕزگارکە بەڵام ئەمە بۆ هەموو کەسێک نابێت مامۆستا تا گرنگە فریاگوزاری سەرەتایی بۆ هەر تاکێک بۆ ئەوەی کە کاتێک دووچاری ئەم ڕووداوە نەخوازراوە بۆ تۆ بە باشترین شێواز فریای خۆی یان کەسی بەرامبەر بکەوێت ئێمە لە خولەکانی یاری ئاوەکانە کە ڕزگارکەری ژیان یەنە لامان خولەکانمان چەند لیڤڵێکە بە ئەیوبیسیەکە بەدەستی هێنن مەرجی سەرەکیانەکە خولەکانی فریاگوزاری سەرەتایی ببینن چی بە شێوازێکی توێری چی بە شێوازێکی پراکتیکی کە ئەمە لە مەلەوانکانە شێوازی دەرهێنان و شێوازی ڕزگارکردن و شێوازی ئەو کەسێک کە دەریێنی لە ئاوەکە چونکە حاڵەتەکانی فریاگوزاری هەمانە کەسەکە لە ژێر ئاوایە هەمانە بەسەرەوەی دەسی بەدەرەوەی هەمانە خۆی هەڵدا تووشی بەرکەوتن بووە ئەمە لە خولی ڕزگارگەرەکانمانە بەڕاهێنەرەکانمان ئەڵێن کە کەسی مختص و بە بوارەکە ئەێنین و چەند ڕۆژێکی پێ ئەدەین بۆ ئەمەی کە بتوانین حاڵەتەکانی خنکان بە شێوازێک کەم بکەینەوە چونکە تۆ کەسەکەی هێنیتە دەرەوە هەناسەی نییە بەچی شێوازێک تۆ هەناسەی دەستکردی بۆ ئەەکەی ئاوەکەی ناوسیەکانی خاڵی ئەەکەیتەوە ئەیخیتە سەرباری شیفا تا ئەگەێنیتە نزیکترین نەخۆشخانە و ئەگەر کەسێکیش شکانی لوتی هەبێت هەر بە هەمان شێوە حاڵەتێکمان باس کرد کە خۆی هەڵەدا زەڕ بە بەرملی ئەکەوێت بەرپشتی ئەەکەوێت ئەمانە هەر هەمووی بە وردی گەیەنراوەتە ئەو ڕزگارکەرانی کە لە ژێر ڕێنماییەکی دیاری ئاوەکانە باشە ڕێنمایی چیە بۆ کەسانی کە کەسێک ڕزگارەکەن چی بکەن لەو کاتەیە بەڵێ ڕێنمای ئەوەیە کە تۆ چاو بگێڕ ئەگەر لە خۆت ڕا نەبینی چاو بگێڕ لە چواردەورە تەختەدارێک تەپەتۆرێک چووپێک شتێکی بۆ هەڵی تا ئەو نەخۆی بگرێت ئەگەر کەسێکیش لە خۆی ڕابینی ڕاستەوە خۆ نابێت لە پێشەوە بچێت بۆ کەسەکە ئەبێ لە لاتەنیشتەوە بچی بۆی دەستەکەی بە ژێرباڵێ ئەیهێنیتە سەر سنگت ئارام ئەەکەی تۆ پێی ئەڵێ من هاتووم هیچ شپرزەمە بە مەشڵەژێ ئەگەر بە شێوازێکی ئەکادیمی تۆ توانیت ئەو کەسە ڕزگارکە ئەگەر شێوازەکەمان گۆڕی بۆ ئەوەی کە لە حەسرەت ئەوەی کە وتمان لایەنی ئەتەفزاڵە بەسەرمانە براتە خوشکەزاتە ئەبێ لەگەڵ خۆتە ئەچی بۆی ئەویشت لە حاڵەتێکایە وا هەستەکان مردن لێوەی نزیکە بۆیە بە شێوازێک پەلەماری تۆ ئەدا تۆ ئەگرێ ئەگەر بە شێوازێکی ئەکادیمی نەبیت ناتوانانی خۆ ڕزگارکەی لە ژێر دەسی هەردووگیان ئەبن بە قوربانی هەر بۆیە ئەمەش کە بەداخەوە لە وڵاتی خۆمانە حاڵەتەکانمان لە 1 و 2 تیاترتی ئەپ ڕاستە مناڵەکەی کەوتۆ باوکەکە خۆی هەڵایەتە ناوی دایک خۆی هەڵایەتە ناوی ئەوانە هەیە مامۆستا نەجمەدین منەمێ ینی دووشت بپرسم یەکەم مەرجە ئەوی لە مەسبەح توانی مەلە بکە لە مەلەوانگەیەک توانی مەلە بکە لە چەم و ڕووبارەکانی کوردستان شاوتوانە مەلە بکە ئەمە یەک دوو تا چەند گرنگە کاتێکە چین بۆ چەم و ئەو ناوچانی کە ئاوی لێن بۆ مەلەکردن هێلەکی مەلەوانیمان لە بەرابێ بۆ ئەوانەی کە وەک پێویست مەلە نازان تا چەندەم هێلەکە ڕزگاریانەکە لەوەی کە تووشی ڕووداوی دڵتەزێن ببن
پرسیارەکەم بەڵێ تۆ کە بە شێوازێکی باش و ئەکادمی فێری مەلە بووی چی لە مەلەوانگای بێت چی لە چەم ڕووبارە بێت هەر ئەو مەلە ئەەکەیت بەڵام مەلە لە چەمەکانە قووەتی زیاتری ئەوێ لیاقە و قووەتی زیاتری ئەوێ چونکە تۆ وا هەستەکەی لیاقەکەت بەشی 100 متر ئەکات 200 متر ئەکا ئەڕۆی ناتوانانی بگەڕیتەوە. حاڵەتی دومیش بۆ ئەو کەسانی کە مەلە نازانن هێلەکەکە ناڵە بنیشێ بەڵام هێلەکە کە هۆکارێکە بۆ ئەوی کە کەسەکە فێری مەلە نەبێت پشت بە توانای جستی خۆی نەبەسێت ئەڵێ ئەچمە ئاوەکە ناخنکە بیفعل ناخنکە بەڵام فێری مەلەش نابێت. زۆر بەڕێز مامۆستا نەجمەدین شێخ نەسڕەدین سەرۆکیەکی تیارەکانی سلێمانی پرسیار زۆر بوو زیاتر قسەمان کرا بەس کاتەکە دەرفەتی نین. سپاس بۆی بە هیوای سوود گەیاندن بە هەمانیش.